الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برایانی عزیز و خۆشەویستم، لە بابەتی تەفسیر لە تەفسیرکردنمان بۆ سوورەتی النساء گەیشتنەتە لاپەڕی 84 ئایەتی 34. با مامۆستا سۆران بفەرمێ و ئێمەش تەفسیرەکەین ئینشاءالله. الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم، فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله، فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله، واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن، فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا، إن الله كان عليا كبيرا. وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما، إن الله كان عليما خبيرا. واعبدوا الله ولا تشركوا به شيئا، وبالوالدين إحسانا، وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم، إن الله لا يحب من كان مختالا فخورا. الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ويكتمون ما آتاهم الله من فضله، وأعتدنا للكافرين عذابا مهينا. بارك الله فيكم ويقول جزاك خير تمات يا ربي. خواهی پروردگار لم آیتی 34 فرمي پیاوان قوام بسر آفرتانه، أن الرجال قوامون على النساء. پیاوان بالا دستن بسر آفرتانه لكارو باركاني خيزانه، بما فضل الله بعضهم على بعض. بهوكاري چيوا؟ بهوكاري أوه كخواهي تعالى هنديك لم آدم يكاني هنديك لنوكاني آدمي فضل دا بسر هنديك يتريا. مسألة فضل إيشي خوايا، يعني أم تفضيل كردنا كبياوان بري وبري كاركان بالا دسن بسر آفرتانا، هو كاركي بوشي أقرأته بو أوي كخوا خوي إيشكاني وايا وكاركاني خلقان دوا هل لناو مروفكاني شلناو بياواني شاخواي تعالى هنديكي فضل دا وبسر هنديكي تريانا. يعني لناو بياوانا خواي تعالى بيغمراني هالبجاردوه، بيغمراني فضل داوه بسر خلقي ترى. لناو بيغمراني شا لناو خودي بيغمران الرسول يعني وانبياء، يعني الرسول فضل دراون بسر انبياء، ولناو الرسول شا خواي تعالى بينجاني كردوه بأولو العزم. ولا آيات القرآن شا خواي تعالى فرمي وفضل بعضهم على بعض. أم فضل إيشي خواهي تعالى خوي كاركاني واي بو حكمتك ديار نية ظاهر، بس هنديك شت أتواني ليك بديتوا بلام لا يسأل عما يفعل ولا وهم يسألون. خوي تعالى برسياري لنا كري بو بلام إما وكو استنتاجا هنديك حكمة أتوانين ليك بدينا وأجينا كاركاني خوي تعالى شون ترتيبك بويتيانية چکە خوا پرسیاری لێ ناکرێ، ئێمە پرسیارمان لێ ئەکرێ.
الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض. ويك اخوي تعالى هنديك يعني فضل ضاو بس هنديك تريانا وهو كاري كتريشي لقلا باسك اخوي تعالى ك ام هو كاره هو كاري لاوكيه هو كاري سركي ويك اخوي تعالى هنديك كان فضل ضاو بس هنديك تريانا بلام هو كاري كتريش اويك وبما انفقوا من اموالهم وبهوي اوك بيوان لسريانا ما ريبدن ولا سريانا مصروف كان لسر خيزانه كان يعني پێویستە لەسەریان خواردنیان بدەن جلوبەرگیان بۆ بکەن شوێنی نیشتەجێبوونیان بۆ بکەن ئەمە هەمووی ئەرکە و ئەکەوێتە سەر پیاو بۆیە پیاوان قوامن بەسەر ئافرەتانە. فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. ئافرەتە ئیماندارە چاکەکان کامانن ئەوانن کە ڕازی ئەبن بە ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەرەکەی گوێڕایەڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەرەکەی ئەبن و گوێڕایەڵی مێردەکانیشیان ئەبن و پارێزگاری لەو نهێنیانە ئەکەن کە نابێت کەس بیزانێ. حافظات للغيب بما حفظ الله ئەوەی کە خوای تەعالا داوای کردووە بپارێزری ئەوانەی پارێزن. هەندێکی تر لە زانایان ئەفەرمن بەغیاب و نەبوونی پیاو لە ماڵە ئەوان پارێزگاری لە ماڵ و لە مناڵی پیاوەکەیانەکەن. یعنی ئەو ئافرەتانە ئافرەتی ئیماندارن کە پارێزگاری لە ماڵ و مناڵەکانی خۆیانەکەن کاتێ مێردەکانیان لە ماڵەوە نین. واللاتی تخافون نشوزهن خێزان هەرچەندێک لەسەر ئەساسێکی باش تیش بنیاد نەرابێ هەرچەندێک لەسەر ئەساسی شەرع لەسەر ئەساسی خواناسی بنیاد نرابێ بەڵام هەر کێشە دروستە بێ لە ماڵە. یعنی کێشە هەر لە ماڵە ئەبێ مستحیلە بڵێ نابێ کێشە لە ناو خێزانە ببێ. جا ئەگەر پیاو ترسا خوای تەعالا فەرمێ وەلاتی تەخافون نشوزهن ئەو ژنانەتان کە ترستان هەیە بە قسەتان نەکەن ئامۆژگاریان بکەن فەعیظوهن بۆی کە خوایان بخەنەوە یاد ئاەتەکانی قورئانیان بخەنەوە یاد حەدیسەکانی پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم بخەنەوە یاد کەوا پێویستە ئەوان تاعەتی مێردەکانیان بکەن. ئەی ئەگەر هەری سوودی نەبوو مەوعیزەت و ئامۆژگاری سوودی نەبوو خوای تەعالا فەرمێ وەهجوڕوهن فی المەضاجع لەسەر جێگایان لێ جیا بکەنەوە پشتیان تێ بکەن. بەڵام تەنها لە ژووری خەوتن نابێ ئەم مەوزوعە بگاتە دەرەوە نابێ لە ناو خێزانە ژن و پیا و کێشە دروستکەن لە ماڵە و لە شوێ لە ژووری ژن و مێردی لەو شوێنە پشتیان لێەکەن بۆ ئەوەی شخصیەتی ژنەکەت نەشکێنی لە بەردەم مناڵەکانە. نابێ شخصیەتی کەسایەتی خێزانەکەت لەکەدار بکەی لە بەردەم مناڵەکانە. وهجروهن في المضاجع شوێنەکەی دیاریەکە خوای تەعالا. ئەی ئەگەر سوودی نەبوو ئەگەر ئێمە لەوێشە ئەو کارێشیانی ئەو هەنگاوی دووەمیشمان ئەنجامدا هەنگاوی یەکەمەوەیە کەوتمان ئامۆژگاری بکرێ هەنگاوی دووەمەوەیە جێگایان لێجا بکرێتەوە ئەگەر دوای ئەوەشە سوودی نەبوو هەر عیبرەتی وەرناگرێت. طبعا کاتێک کە تۆ جێگا لە خێزانەکەت جیاکەیتەوە مەبەست ئەوەیە کە تۆ تێگەێنی کە من لێت تووڕەم کە خۆت ئامادە کەشتی خراپتر دێتە پێشەوە. ئەمە هەنگاوێکی تر ئەینەی بۆ ئەوی ئەو بترسێت. بەڵام ئەی ئەگەر ئەو هەنگاوەش سوودی نەبوو هەنگاوی سێم ئەنەی کە چییە ئەویش ئەوەیە وەضریبوهن لیان بدەن. بەڵام ئەم لێدانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ضربێکی غەیری مبەرریحە یعنی لێدانێکە شوێنی دیار نەبێ و هیچ ئەندامێکیشی نەشکێنێ تەنها لێدانی تربیەتە لێدانی ئامۆژگاریە پەروەردەکردنە. فەئین ئەطعنەکم ئەی ئەگەر بەگوێیان کردن تەواوی تر یەکێک لەم قۆناغانە ئافرەت عیبرەتی وەرگرت و گەڕایەوە فلا تبغوا عليهن سبيلا نابێ ستەمی لێ بکەی ئیتر نابێ هەنگاوێکی تر بنەی کە زیانی یعنی زیان بە ئەو بگەیەنێ نابێ بەردەوام هەندێک لە زانایانە فەرمن بیدەیتە ناو چاوانیە ها واتە کرد تەواوی تر کە ئەو گەڕایەوە تۆش عەفوی بکە کای کۆنە بەبایە مەدە
إن الله كان عليا كبيرا. آقات لي بخواي تعالى عليا ومزنة بلند ومزنة آقات لي بي روجي كان أصحابيك أفرمي أبي مسعود أفرمي أمدالك كويليكم عبديكم زمزا هليكي كردو أمانة منيش لي مداغلة لكاتك تماشام كرديك لبشت وقرتمي وتي أي ناترسي أو خوايك لباني سرى لتوبة هيسترك تو أدي لأوا ناترسي لخوا الله يبارم كردو تماشام كرد في غمري خوايا صلى الله عليه وسلم وتي كاتي تو تعداكي لو كويليا أقات لي بخوايك لبان سرى لتوبة هيسترك أو دصلاتي لسرى ويدصلاتي توية بۆیە دەسڵاتی خۆت بەکارمێنە بۆ تعداکردن. ئەڵێ من شێکسەر وتم ئەی پێغەمبەری خوا ئەوە ئازاد بێ لە پێناوی خوایە فەرمووی ئەگەر نەتکردایە زۆر لەسەر تەکەوت لە ڕۆژی قیامەتە. یعنی ئەبووە هۆی ئەوەی کەوا ئاگری جەهەنەم هەڵت لووشێ. جا بەڕاستی لەیری شەهر هەمان تشتە خوای تەعالا بەو دوو سیفەتە ئەترسێنێ کە ژن ئەمانەتی خوایە لە ژەردەستی تۆ نابێت عەدای لێ بکەی. تۆ عقد و پەیمانێک لە بەینتانە هەیە ئیتر ئەو پەڕی ئەم سێ هەنگاوەیە کە هەیە دوای ئەم سێ هەنگاوە ئیتر بۆت نییە هەنگاوێکی تر بنێ وەک شەخسی وەک کەس وەک کەسایەتی وەک لە سنووری خانوەکەی خۆتا لە سنووری ماڵەکەی خۆتا ئەم سێ هەنگاوە بۆ تۆیە لەمە زیاتر بڕۆی گوناحبارە بی و هەنگاوی زیادت ناوە ئاگات لە خۆت بێ. دوای ئەوە ئەگەر ئەم ژنە هەر دەرسی وەرنەگرت ئامۆژگاری سوودی نەبوو جێلاجیاکردنەوە سوودی نەبوو لێدانی تربیەت سوودی نەبوو ئیتر زیاد مەڕۆ سەروملی مەشکێنە قاچ و قول و دەست و قاچی مەشکێنە سەروملی مەشکێنە دەست و قاچی مەشکێنە زیاد مەڕۆ ئەی چی بکە ئەوە بکە کە خوای تەعالا فەرمێ لە دوایەوە وإن خفتم شقاق بينهما طبعا موضوعك لە ماڵ دەرچوویتر ئیتر ئەمە تا ئێرە لە سنووری ماڵە ئەمێنێت دوایەوە تر گەورە ئەبێتەوە ئەگاتە دەرەوە. ئەی ئەگەر گەیە دەرەوە خوای تەعالا ئەمر بە ئێماکە ئەمجار ئەوان خۆیان نەیانتوانی چارەسەری کێشەی خۆیان بکەن نە پیاوەکە ئەو پیاوەیە بتوانێت کێشەی خۆی چارەسەرکە نە ژنەکە ئەو ژنەیە کە بتوانێت لەگەڵ مێردەکەی ڕێکەوە کێشەی خۆی چارەسەرکە بۆیە ئەمجا کێشەکە هاتۆ دەرەوە بەڵام ئەبێ لەوێ شەهر سنووری بۆ دیاریکەی. وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله يكك لهي كسكاري پیاوەکە کەسێکی دڵسۆز و حەکەمە من ئەهلیها کەسێکی دڵسۆزیش لە کەسوکاری ژنەکە بکەونە نێوانیان بۆ ئەوەی نێوانیان چاککەن ئیوریدا ئیسلاحن ئەگەر ئەوان نیەتیان باش بێ ئەوان کێیە حەکەمەکە ئەگرێتەوە و لەوانەی شەژن و پیاوەکەش بگرێتەوە لێوانەی هەر هەمویان بگرێتەوە ئیوریدا ئیسلاحن يوفق الله بينهما إن شاء الله خوای تەعالا بینیان چاکەکە. إن الله كان عليما خبيرا خوای تەعالاش ئاگادارە و زانایە بە هەر قسەیەکە ئەکرێ زیادە یان ئاگادارە خوای تەعالا زانایە بە ناو دڵت و ئاگاداری شەوریا بە ئەوانەی کە ئەبن بە حەکەم بێ ئاگایان لە خۆیان بێ و ژن و پیاویش نابێت لە بەردەم حەکەمەکانە درۆ بکەن و قسەی زیادە بکەن نابێت درۆ بکەن چونکە خەڵک وایە ئێستا تۆ ئەچی بۆ نێوانیان مەسەن ژن و پیاوەکە سەیرەکەی درۆکە ژنەکە دروی وا ئەکا بۆ ئەوی پیاوەکەی بشکێنێتەوە شتی بچوو گەورە ئاکاتەوە کە ئەسڵەن لە کاتی خۆی هیچ مشکلەیەک نەبوو لەسەر بچتە ئەوش دێنێتەوە ناو بۆ ئەوەی خۆی بکاتە خاوەن حەق یا هەروەها پیاوەکە جا خوای تەعالا ئاگاداریان ئەکاتەوە وریابن زیادە ڕێی مەکەن و هەروەها وریای حاکەمەکان شکاتەوە خۆ ئاگادارە لەبان سەر نەکە تعدا بکەن یا لایەنگیری کەسێکیان بکەن لە ناحەق. ئەمجا خوای تەعالا فەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا. خوای تەعالا باسی حقوق ئەکا لەیرە گەورەترین حەقی خوای تەعالایە کە ئەوەیە کە خوا بپەرسی شەریکی بۆ قەرار نەدەی ئەوە گەورەترین حەقەکانە. دوای ئەوە حەقی دایک و باوکەوە بالوالدەینی ئیحسانە دایک و باوک حەقیان لە دوای حەقی خوای پەروەردگارە یەکسەر یعنی مەجالی تیانە بە هیچ شێوەیەک لە دوای حەقی خوا حەقی دایک و باوکە ئەمجا لە دوای ئەوە وەبیذی القوربا خزم و کەسوکار حەقیان ها بەسەرتەوە يعني حەقەوە يعني قەزی چاکیان بەرامبەر بی يعني چاک بی بەرامبەریان واليتامى وهروها چاک بی بەرامبەر بێ باوکان بێ نازەکان والمساكين وبەرامبەر کەسی ڕەشوڕوت و هەژار والجاری ذی القوربا دراوسەیەکی خزمت هەیە والجاری الجنوب دراوسەیەکی دوورت هەیە خزمت نییە دراوسەتە بەس خزمت نییە والصاحب بالجنب وهاوڕێی ئەو هاوڕێی کە لەتەن نیشتایە هەندێک لە زانایانە فەرمن ژنەکە دەکرێت
کە هاوڕێی بەردەوامیە لەگەڵت هەنێک شەڵێن هاوڕێی کارەگرێتەوە یان هاوڕێی سەفەرەگرێتەوە من نەتوانم بڵێم هەموو یەگرێتەوە کە بێت چاک بێ ئینسان لەگەڵیا وابنی السەبیل و ئەڕێبوار کە لە ماڵی خۆی دابڕاوە وما ملكت أيمانكم هەر شتێک کە ئەمری لەژێر دەستی توایە مرۆڤ بێت یان حیوان بێت یان ئاژەڵێک بێ هەر شتێک یعنی هەر شتێک کە مادام کاروباری لەژێر دەستی توایە گەرێتەوە چاکە بکەی لەگەڵیا ئیتر ما ملكت أيمانكم کۆیلە ئەگرێتەوە و هەموو ئەو ئاژەڵ و شتانەی کە ئەمریان لەژێر دەستی توایە یعنی بۆ نمونە پشیلەیەکە ئەبێ ئەوەنە خواردن و ئاوی بیتیە کە نەمرێت مثلا حەقی بدەی حەقی هەیە ئەویش سەگەکەتە لە ماڵە حەقی هەیە و نەبێ ئەوانە لە حەقەکە دەرەچن ئێمە بیستمان لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم حەدیثی صحیح کە ئافرەتێک لەبەر خاتری پشیلەیەک ئەخرێتە جەهەنەمەوە چونکە حەبسی کرد نەیەڵای نەخۆی خواردنی داپی و خواردنەوەی داپی نەیەڵایش دەرباهینی کرد بەرەڵای کرد خۆی بڕوا خواردن و خواردنەوە بخۆی پیاکە هەتا مرد وای تعالی بەهۆی ئەوەی خاتە جەهەنەمەوە یعنی ئەوانش حەقیانە بەسەرمانەوە إن الله لا يحب من كان مختالا فخورا مختال كيه مختال لودبرز كسيك معجبة بخوي يعني وەکو چۆن بڵێ خۆی زیاوە بە گەورە ئەزانێ زۆر معجبە بە کردارەکانی خۆی بە گفتارەکانی خۆی خوای تعالی و کەسانی خۆش ناوێ و شانازیش ئەکا فەخور یعنی شانازیکەرە هەر شتێکەکە تێر شانازی پێواکە هەر ئەوە واکە ئەو کیبر و شانازی و عجبە و ئەکات و حەقی خەڵق نادەی بۆیە خوای تعالی و کەسانی خۆش ناوێ ئەمجا خوای تعالی دی مختاری فەخور کێ زیاتر ڕوونی ئەکاتەوە الذين ئەوانن کە چی يبخلون چروکن پیسکەن ويأمرون الناس بالبخل نەکەر خۆیان بەخیلن بەڵکو ئەمریش بە خەڵکەکەن کە بەخیلن آخر زۆر ئیسەبراینە خەڵکەیە خۆی لەوانەیە سیفەتێکی تیابێ بەس ئەمرەکە بە چاکە خۆت خراپەیەکە تیابێ و ئەمریش بکەی بە خراپە بێ بە دوو گوناح خۆی لا يحض على خۆی لا يطعم المسكين ولا يحض على طعام المسكين دوو گوناح خۆت خراپی ئەو هیچ بۆ خۆت خراپی تەواو بەس بە کەس ناڵێ خراپ بە بەس ئەگەر بە یەکێکیش بڵێ خراپ بە ئەوە تو دوو جار خراپی خراپێکە خۆت خراپی خراپێکیش کە بە خەڵک ئەڵێ خراپ بە بەخیلە و ئەمریشەکە بە خەڵکە بەخیل بێ طبعا بەخیل براینە بە کردار و بە گفتار و بخل یەکی نییە یعنی بەخیلە بە چی بەخیلە بە پارە و خێر و سەدەقات و چاکە نایکە بەخیلە بە قسەی جوان و بە قسەی شیرین بەخیلە یعنی هەموو جۆرە بخلەکان بخل لێرە بەس پارە نییە بە هەموو نەوعەکانە ويكتمون ما آتاهم الله من فضله حتى بخيل بعلمش أما أواجهني خوای تعالی فضلێکی پێداوە فضلی پارە بێ یان فضلی علم بێ یا ئەمە بێ ئەیشارێتەوە بۆ نمونە پارە هەیە ئەیشارێتەوە لای کەس باسی ناکە بۆی خەڵک داوای خێری لێ نەکە بۆی براکانی احتیاجێکیان بێ باوکی احتیاجێکی بێ کوڕەکانی احتیاجێکیان بێ کەس احتیاجی بێ ئەڵێ نیمە مع العلم هەیەتی ويا علمك هي حزناك بخل بيداتها شتيك زانيه زكاتي برا علمي زكاتي ستو خويت على شتيك بيداوي يسبي جيني والله او ناي جيني اي شاريته دائما خوي وادر اخاك هيك نازاني ايش خوي بو خوي جورك لا بخل طبعا ولا كبروتي امانك شتي اما لا كبروتي اما يعني حساب خلطناك بويا بخيله برامبريان الله يخلط شيء من برون خيري بيكم خلط شيء من باسی ئەو کابرایان بۆتان کردوتم کابرا ینی کەسێکی بێدین بوو پێشە بەس کوڕەکانی الحەمدولله خوای تعالی هیدایەتیانی دا و دوای ئەوە کە ماوەیەک ئیتر کوڕەکان لەگەڵ باوکیانە محاولەیانە کرد لە ڕەمەزانێکە باوکیان هاورد بۆ مزگەوت باوکی هات بۆ مزگەوت ئیتر تا نزیک زەکاتدانەوە بوو 15 ڕۆژ باوکی تەراویح و نوێژ و ڕۆژ و ئەمانە تا کاتی زەکات هاتە پێشەوە ئیتر کوڕەکان شتیان باوە تریسە کاتی زەکاتەوە مانەدەی کوڕ چارە نێ بڕۆن حەسابی کەن و زان چیەکە و
چون حسابیان کرد سەریان کرد 4 دەفتەر زەکاتێکەوێ. کوڕی لە کوڕەکانی ئەوید واللهی کاتێ وتمان 4 دەفتەر زەکات دەکەوێ هەر وەخت نەبوو خۆی بکوژێ. ئەیوتی ئاخر ئەو خەڵکە دوور لە ڕووی جەنابتان ئەو خەڵکە وا چین من بڕۆم 4 دەفتەر من و عەرەقی ناو چاوانی خۆم ئەو پارەیەم کۆ کردێتەوە ئیسا من بڕۆم دەم بە خەڵکی ئاوا کیبر خەڵک بە کەم ئەزانێ خۆی بە عاقڵە زەوازان ئەو پارە بە عاقڵی خۆی دەستی کەوتو خۆ خەڵکانێکی زۆر ئەمڕۆ پرۆفیسۆرن دینارە لە گیرفانیان نییە خەڵکیشیان نەخوێنەوارە خوای تەعالا دەوڵەمەندی کردووە خەڵکی ئەسڵەن هەر گێلوشێتە دوو لە ڕووی جەنابتان کە ئاوا لە مەجلسی ئەوەی ئەم قساکەم خوای تەعالا کردێتی وەرەسێکی بۆ جێما و دەوڵەمەندەوتەوە و مەسەلەی پارە کە خوابیدا پەیوەندی بە ئازایەتی تۆ نییە قارون دایمەن شانازیە کردەیوت ئوتیتوه عەلا عیلم ئەی با خەڵک بڕوا بە خۆی پارە پەیاکە من بە علمی خۆم دەسم کەوتووە بە شان و شەوکەتی خۆم و تجارەت و هەوڵدا ئەو عینە منهەجی قارونە. طبعا ئەو کەسانە بێ گومان کە ئاوا کیبریان هەبێ و ئاوا خەڵک بەکەم بزانن و مەغرور بوون و شانازی بە غرور و کیبری خۆیانەوە بکەن بە تەئکید ئەوانە کافرن. خوای تەعالایش فەرمێ کافر هیچ نەبێ کافری نیعمەتەکانی خوان یعنی هیچ نەبێ لای کەمەکەی ئەگەر کافر باللهش نەبێ. جا خوای تەعالا فەرمێ وأعتدنا للكافرين عذابا مهینا بەڕاستی ئەمە بۆ کافرەکان سزایەکی زۆر پیسمان ئامادە کردووە. خوا پەنامەندە. والذين ينفقون أموالهم رئاء الناس ولا يؤمنون بالله ولا باليوم الآخر ومن يكن الشيطان له قرينا فساء قرينا وماذا عليهم لو آمنوا بالله واليوم الآخر وأنفقوا مما رزقهم الله وكان الله بهم عليما. إن الله لا يظلم مثقال ذرة وإن تك حسنة يضاعفها ويؤت من لدنه أجرا عظيما. فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا يومئذ يود الذين كفروا وعصوا الرسول لو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا. يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم إن الله كان عفوا غفورا. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يشترون الضلالة ويريدون أن تضلوا السبيل والله أعلم بأعدائكم وكفى بالله وليا وكفى بالله نصيرا. والذين ينفقون أموالهم رئاء الناس خەڵکانێکی تر هەن ئەبەخشن ئسا وتمان هەنێک لەوانەی کە مختالی فەخورن نابەخشن بەس خەڵکانێکی تر هەیە ئەبەخشن بەڵام لەبەر خاترەوە ئەبەخشن ناویان دەرچێ بۆ ڕیا ئەبەخشن بۆ ئەوەی خەڵک بیان بینن کە ئەمان پیان بڵێن بەخشیندن ولا يؤمنون بالله واليوم الآخر يعني باوەڕیان بەخوا بە ڕۆژی دوای نییە. طبعا ئەمە کاری شەیطانە وا دروستەکە کە تۆ ماڵەکەتیش ئەبەخشی بەڵام
هیچ چیز دەست نەکەوێ بۆ وای بەخشی تاوەکو خەڵک وەصفت داتەوە. جا خوای تعالی فەرمێ ومن یەکن الشەیطان له قەرینا فساء قەرینا، هەر کەسێ شەیطان ببێ بە هاودەمی بە هاوڕێی ڕێگای پێپیشاندا بەڕاستی هاوڕێیەکی زۆر نابوت و ناچی بڵێم بەڕاستی هاوڕێیەکی زۆر نالەبار و نابوتی هەیە بەڕاستی هاوڕێیەک کە بەرەو خراپە ئەدبا. وماذا عليهم لو آمنوا بالله واليوم الآخر وأنفقوا مما رزقهم الله وكان الله بهم عليما. چی ئەبوو ئەگەر ئەوانە کە هەر ماڵەکانیان ئەبەخشن خۆ هەر چاکەکەن سە خەڵکە زۆرێ چاکەکە بەڵام ئیمانی نییە بەخوا بە ڕۆژی دوایی، چی ئەبوو کە ئیمانیان هەبێ بەخوا و بە ڕۆژی دوایی و ببەخشن لەوەی کە خوای تعالی پیانی داوە، چی ئەبوو چیان خەسار ئەکرد. وكان الله بهم عليما، وبێگومان خوای تعالیش زانایە بە هەموو شتەکان کە ئەیان کرد ئەگەر بیان کردایە بەس بەداخەوە. إن الله لا يظلم مثقال ذرة، خوای تعالی مثقال ذرەیەک ظلم لە کەس ناکە، مثقال ذرەیە ظلم لە کەس ناکە. هەنێ لە عولەما ئەڵێن مثقال ذرە لەیرە بە مێرولەیەک یعنی لە ناودن یعنی بە ئەندازەی مێرولەیەکی بچووک خوای تعالی ذر بە مێرولەیەکە دەنەوە، هەنێک شەڵێن هەر تۆسقالێکە مثقال ذرەیە ئەوەی کە ئێمە خۆماڵێنی مثقال ذرە یعنی شتێکی زۆر بچووک. وإن تك حسنة يضاعفها، خوای تعالی ظلم لە کەس ناکە ئەگەر چی بە ئەندازەی گەردیلەیەکیش بێ ئەگەر چاکەیەک بکە بە تەکید خوا پێ ئەزانێ و چەند بارە چەند ئەوەندە خوای تعالی بۆی زیادەکە یعنی لای کەمەکەی دە ئەوەندە زیادەکە بووی یعنی کاتی ئینسان 1 دینار ببەخشێ لە پێناوی خوا خوای تعالی لای کەمەکەی بۆی ئەکاتە 10 دینار لای کەمەکەی ئیتر زیاتریش ئەوە لەلایەن خواوەیە حسب نیەتەکەی. ويؤتي من لدنه أجرا عظيما، وأجر و پاداشتی گەورە بەتأکید لەلایەن بەتأکید ئەجر و پاداشتی گەورەی لەلایەن خواوە دەست ئەکەوێ. فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. چۆن ئەبێ ئەو ڕۆژەی کاتێ لە هەموو ئومەتێک لە هەموو نەتەوەیەک لە هەموو گەلێک کەسێک بێنین بکەینە شاید بەسەر ئومەتەکەیەوە. هەنێ لە عولەما ئەڵێن هەر پێغەمبەرێک هاتووە و شایەتە لەسەر ئومەتەکەی خۆی ومحەممەد صلى الله عليه وسلم تۆش ئەکرەی بە شەهید بە شایەت بەسەر ئومەتەکەی خۆتەوە. هەندێک لە عولەماوە ئەفەرمن هەندێکیش ئەفەرمن هەر ئەمە باسی ئومەتی ئیسلامە لە هەموو نەتەوەیەک پیاوچاکێک یان داعیەک یان بانخوازێک یان زانایەک هاتووە ئەبێتە شایەت لەسەر ئومەتەکەی خۆی و پێغەمبەریش ئەبێتە شایەت لەسەر ئەوان. کاتی ئەم ئاەتە بۆ پێغەمبەر خوێنرایەوە ابن مسعود خوێندەوەی ڕۆژێکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ابن مسعود فەرمووی قورئانم بۆ بخوێنە، ئەویش فەرمووی ئەی پێغەمبەری خوا قورئان بەسەر خۆت دابەزیوە من چۆن بۆ تۆ بیخوێنمەوە یعنی لە کاتێکە بۆ تۆ دابەزیوە خۆی فەرمووی حەزەکەم لە غەیری خۆم بیبیسم. ئەفەرمووی منیش دەستم کرد بە خوێندنەوەی سوورەتی نیسا تا گەیشتمە ئەم ئاەتە کاتێ سرم بەرز کردەوە سرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمێز دڵۆپە فرمێک بە چاوێ دێتە خوارەوە. فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. چی ڕۆژەکە یا ربی خوایە يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا ئەو منظرە هاتەتە بەر چاوی لە ڕۆژی قیامەتە چۆن هەموو ئومەتێک شایەت هەیە بەسەریەوە و پێغەمبەریش ئەبێ بە شایەت بەسەر هەر هەمویان و چی ڕۆژێکی سامناکە بەڕاستی. يومئذ ئەلەو ڕۆژە يود الذين كفروا كافركان لو رجاء وتخوازن أواني ككافر وعصوا الرسول وياخيب لأمر بيغمبر صلى الله عليه وسلم وتخوازن لو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا يعني حزك النية لقل زويات تاخد بكريا بلام إيشان لأخوان نشعر بايتوا أقل بسبتان حديثك معناه بيغمبر صلى الله عليه وسلم باسي أواك لروج قيامته حيوانات طبعا لم دنيا حيواناتش هي ظلمي عليك تري كردو بون من حيوانك هي شاخدار او يعني بيشاخه ظلمي ليك كردو شاخدار كدا بيشاخه لروج قيامته بيشاخه كبي بشاخدارو تولي خويا كاتو لا لو شاخداري كيس لروج قيامته ابي بيشاخ تولي خوي لي كاتوا وباشان ابن بخول كابن بخول اسراحتك انت واويتر او بزو حيواناته ألو الرجاء خلقك زور هي علي ليتني كنت ترابا
خۆزگا ئەخوازیامیش ببێتە خۆڵ. يود الذين كفروا وعصوا الرسول لو تسوى بهم الأرض. خۆزگای ئەمانیش خۆزگای ئەمیش ببێنتە خۆڵ. بەس ئەلەم ڕۆژە بەشەر مەزاری نەڕوینە بەردەمی خوا و هەرچی هەیە ناشارێتەوە می دەرەخرێ بۆ خوای پەروەردگار لە بەردەمی خوای تەعالایە، هیچ شتێک ناشارێتەوە لەو ڕۆژە. ئەمجا بابەتەکە تێتە سەر بابەتی نوێژ و دەستنوێژ و غوسل و ئەوانە. ئەمە ئاەتێکی زۆر گرنگە، ئەم ئاەتی 43 لە بابی طەهارەیە و لە بابی نوێژە بابەتێکی زۆر گرنگە. خوای تەعالا فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون. خوای تەعالا فەرمێ ئەو کەسانی کە باوەڕتان هێناوە نزیکی نوێژ مەبنەوە لە کاتێکە ئێوە بێهۆش و سەرخۆشن، بۆ ئەوەی بزانن حتاوەکو ئەزانن چی ئەڵێن، یعنی تاوەکو بزانن چی ئەڵێن لە نوێژەکانتانە. ڕیوایەتەیە کە ئیمامی عەلی دعوت بووە لە ماڵ سەحابەیەکە، بەیەکەوە کۆمەڵی سەحابە بوون، لە کاتی نوێژە ئیمامی عەلی پێشنوێژی بۆیان کردووە، کە پێشنوێژی بۆیان کردووە ئەمە پێش طبعاً پێشەوەی کە عەرەق حرام بکرێ، هێشتا عەرەق حرام نەکراوە لە سەرەتای ئیسلامەوە بووە، لە سەرەتای هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ مەدینە. مەبەستمان ئەو کاتێڵم سەرەتاین ئەو کاتەکە نوێژی جەماعەت ئیتر ئەکرا. ئیمامی عەلی خۆی گێڕێتەوە، ڕیوایەتەکە وایە ئەفەرمێت چوومە پێشنوێژی سورەتی قل یا ئەیها الکافرون مخوێنە، لێم تێکەڵ بوو، لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد، لەوەیە لی تێکەڵ بوو. لە جاتێ بڵێ لا أعبد ما تعبدون عکسەکەی ئەوت، ئەڵێ ئیتر دوای ئەوە خوای تەعالا ئەم ئاەتەی دابەزاند کە بە سەرخۆشی طبعاً ئەو سەرخۆش بووە، ئەڵێ بە سەرخۆشی ئیتر نابێ نوێژ بکەی، نابێ بە سەرخۆشی نزیک ببیتەوە لە نوێژ. طبعاً خۆشەویستەکانم عەرەق بە سێ مەرحەلە حرام کرا. مەرحەلەی یەکەمی ئەو ئاەتە بوو کە خوای تەعالا فەرمێ يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما. سەرەتا ئەوەیەک ئەو پرسیارە بوو، پرسیاریان دەربارەی عەرەق کرد، خوای تەعالا فەرمێ بڵێ یعنی عەرەق گوناحێکی زۆری تایە، تاوانێکی زۆری تایە، خراپەیەکی زۆری تایە، بەڵام هەندێ سوودیشی تایە بۆ ئەوانی کە کڕین و فرۆشتنی پێوەکەن قازانجی لێەکەن، بەڵام تاوانەکەی زۆر لە قازانجەکەی زیاترە. دوای ئەوە مەرحەلەی دوو ئەم ئاەتە دابەزی. طبعاً ئەو ئاەتی یەکەمە کە دابەزی زۆرێک لە مسلمانان کەوتیان مادام شتێک خەسارەکەی زیاتر بێت، تاوانەکەی زۆرتر بێت لە چاکەکەی لە ئیسفادەکەی، وازی لێ تێرین. کۆمەڵی لە سەحابە وازیان هاورد هەر ئەو کاتە. دوای ئەوە ئەم ئاەتە دابەزی کە بە سەرخۆشی نزیکی نوێژ مەبنەوە، نوێژی بەیانی تا نیمەڕۆ تا حەدێک هەر ئینسان ئەگەر عەرەق بخوا لەو بینە هەر سەرخۆشیەکە ئەمێنێ، نیمەڕۆ تا عەسر هەر ئەمێنێ، عەسر تا مەغریب هەر ئەمێنێ، مەغریب و عیشا هەر ئەمێنێ، کەوابوو ناچار ئەگەر کەسێ هەر بێ عەرەق بخوا ناچار ئەبوو لە دوای نوێژ عیشا بیخواردایە تا بەیانی، ناچار ئەبوو دوای نوێژی عیشا بیخواردایە تا بەیانی، کەوابوو زۆرێک لە مسلمانانیشیان بەخوا تازەتری مادام کەوتە و کاتان نایخوێت، زۆرێک لە مسلمانان وازیان لێ هێنا، یعنی کۆمەڵێکی تر. مەرحەلەی سێم ئەوە بوو کە خوای تەعالا بە یەکجاری عەرەقی حرام کرد و فەرمووی نزیکی مەبنەوە ئیتر تەواو، فاجتنبوه، یعنی نزیکی مەبنەوە عەرەق تەواو. ئیترەوە بە سەحابە ئەوەیشی کە مابوو هەنێک مابوو نێشتان هەر ئەیان خواردەوە، ئەیان ڕژان لە ماڵە هەیان بوو بە بەرمیل، وەکو چۆن ئێستا ئێمە نەوت خەزنەکەین لە ماڵە بۆ زستان، ئەوان عەرەقیان خەز نەکرد لە ماڵە بۆ ئەوەی بۆ کاتەکانی تر بەشیان کات، کاتی ترێ ئەهاتە بەرهەم ئەیان کرد بە عەرەق حتا کاتی تر کە ترێ ئەهاتە بەرهەم، بۆیە هەموویان ئەیان ڕژان بە بەرمیلەکە ئەیان ڕژان. ئەڵێ حتا مەدینە کۆڵانەکانی مەدینە تەڕبوو بوو لە ئەسەری ئەو عەرەقەی کە ئەڕێژرا. جا ئەمە باسی ئەو کاتە ئەکا فەرمێ نزیکی نوێژ مەبنەوە کاتێک سەرخۆشن. هەندێک لە عولەماڵێ بۆ ئێستەیش خۆ کابرای جاری وایە زەلامەکەی عەرەق شەخوا نوێژەکە، زەلامەیە نوێژگەرە و عەرەقەخوا، ئەنێ ئەو تاوانە ئەکا گوناحێکە و ئەیکا. خوای تەعالا نەسیحەتی ئەوانە ئەکا کەوا نزیکی هین نەبنەوە، نوێژ نەبوونەوە لە کاتێکە سەرخۆش. بەڵێ بەڵێ بڵێ شتی تر شەگرێتەوە، هەموو شتێک بێهۆشکەر، هەموو مادەیەکی بێهۆشکەر. بەڵێ ئەمجا خوای تەعالا فەرمێ ولا جنوبا إلا عابری سەبیل حتى تغتسلوا، ئەفەرمێ و کاتێکیش لەشتان گرانە، کاتێک لەشتان گرانە نزیکی نوێژ مەبنەوە
یان نزیکی مزگەوت مەبنەوە حتا وەکو خۆتان ئەشۆن بەلەشگرانی ئینسان نزیکی مزگەوت نەبێتەوە نزیکی نوێژ نەبێتەوە تا خۆی ئەشوا یعنی لەشگران بێت نوێژ دروست نییە تا خۆتە شوی وإن كنتم مرضى أي أجر كسيك نخوش بو نيتواني خوي بشوا يان على سفر أو على سفر يان لسفر أبو أغلب لسفر إنسان مجالي خوش وردني نية بتايبتي أو زمانة كفندق أوتيل وأمشتانا نبوة أو جاء أحد منكم من الغائط يا كسيك أجر دزنيوجي هبو بيه بلام دزنيوجي شكاو أو نبو شو سر آوي كرت دزنيوجي شكاو آوي دسنكو أو لامستم النساء يان أجر لمسي نساء تانك طبعا لمسي نساء علماء دو رأيان هي ومالك يعني ألين لمسي نساء ليرا ويا دسي بيوبدي أجر دس بيت آفرتنا محرمة دزنيوش تشكي عينا نوكو تشون تارات بقري دزنيوش تشكي عوا دزنيوش تشكي بويا أبي إنسان نزيك نيوش نبيتوا تا دزنيوش أقريتوا أجر أو دسنك ودوكل يسافر مية أو تيممك هنديكش العلماء ألين ليلي شهر ما بستي أم لمسيش ما بستي هر لشگرانیه يعني كتيكلبون لقل آفرته تيكلبون لقل خيزاني خوته أو كاتلش گرانه بي أفرمي أجر حالتي كي آوهات بيشوا أو لامستم النساء فلم تجدوا ماء أجر آوتان دستنكوت فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم يعني لتشيكاتك با مختصري كين بوي ميش من نبات أم لا أو لا يبجواني تيبغين لدو حالتا إنسان توانيت تيمم بك أجر كاتي نوێژ هاتە پێشەوە ئەگەر لەشی گران بوو یان ئەگەر هەر دەستنوێژی شکا بوو لە دوو حاڵەتە لە حاڵەتێکە ئەگەر ئاو دەست نەکەوت طبعا ئێمە ئاو غوسلیش هەر بە عفوا دەستنوێژ و غوسلیش هەر بە ئاوەکەین وانی ئەگەر ئاو دەست نەکەوت فلەم تەجیدوا ماء یان ئەگەر ئەوەنە ئاو دەستکەوت بۆ خواردن ناچار بووی نەتەتوانی خۆتی پێ بشۆی چکە پێویست بۆ خۆت بوو بیخۆیتەوە یان حیوانێکت لەگەڵایە پێویست بوو حیوانەکە بیخواتەوە ئەوە لەو کاتە تەیەممەکەی حاڵەتی دووەم ئەوەیە کە ئاو هەیە بەڵام ناتوانی بەکاری بێنی ئەم قسەی منە باش وەربگرن حاڵەتی یەکەم ئاو نییە یا ئاو هەیە بەسەن بەش حیوان ومانە ئەکا بیا خۆت یا حیوان یعنی بەشەوە ناکە خۆت بشۆری یان دەستنوێژی پێ بگری ئەوە توانی تەیەمم بکەی یان ئاو هەیە بەڵام ناتوانی بەکاری بێنی بەهۆی نەخۆشیەوە بەهۆی ساردیەوە ئاوەکە زۆر ساردە و شتێک نییە گەرمیکەی لەو حاڵەتانە تۆ تەیەممەکەی تەیەممەکەش خوای تەعالا ڕوونی کردوتەوە فەرمێت دەسەدەی بە زەویە بە سعید سەر زەویەکی پاکە دەستی پیادەی ئەگەر تۆزی هەبێ باشترە خۆڵ بێت یان گەچ بێت یان قوم بێت یعنی لم بێت ئەمانە دەستی پیادەی بسم الله ئەوە فویەکەکەیتە ناو دەستا و مەسحی دەمچاوتەکەی لەبانەوە بۆ خوار و هەردوو دەست يعني دەستی ناکەی مەسحەکەی يعني دەمچاو دەست دەمچاو هەردوو دەست ئیتر شوێنی تر نا هەتا بۆ غوسلەکەی شەرەماکەی بۆ دەستنوێژەکەی شەرەماکەی إن الله كان عفوا غفورا طبعا ما يستو خوت نشورت نيوجت كرت يعني خوت نشورت بو أوي كلاشي جرانا وأويشي دزنوجي نيا دزنوجت نقرت بقاو نيوجتش كرت خوي تعالى أفرمي من لي بردم أني ليت خوشبم وخوي تعالى عفي أو بنداناك ك لنا تشاريا اشتياك كان سامنا تشاريا تو أو دسنك مجبور تيممكي خوي تعالى اللي خوش بوه عفوه لعبد كان يخوي خوش بيه وعفيانك أم جاء أم آيات بيوندي بميتريانو نية لمشونه بويا ما مساسوران آياتي كتري زيادة يخونداو چونك أدوانا بيك وربط يعني توزي ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يشترون الضلالة ويريدون أن تضلوا السبيل طبعا أما بيوندي آيات كان يبيشو هي أواني مختار فخوركان مختال فخوركان يعني بيوندي بآيات كان يبيشو هي كابراي مختالي فخور أوانيك يبخلون ويأمرون الناس بالبخل وشي كان وأوي كخواب يعني داوا أي شارنوا أقريته بو أم آيات بيوندي بأو كي أقريته أو جولك كان زماني في غمر أقريته صلى الله عليه وسلم وهر كو ملك شوكو أوان به ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يعني ما
اوتو الكتابی خۆمانی شکرێتەوە بەرایدا خۆمە هەر تەنها مەبەست یەهود و مەسیحی و کێو ئەهلی دیانەتەکانی تر نییە بەڵکو ئەمە بۆ ئێمەیشە بۆ مەلاکانی خۆشمان بۆ ئەوانەی کە اوتو نصیبە من الكتاب ئیسا تۆ هەر ئەمشەو اوتیتە نصیبە من الكتاب ئیسا ئەمشەو تۆ چوار لاپەڕی قورئانت نەخوێنە اوتیتە نصیبە من الكتاب تۆی شەگرێتەوە تۆش واجبە لە سەرشانت نەیشاریتەوە و ئەوەی کە بیستت دوای بیگەێنی و خۆتیش مخالفەی نەکەی بە پێی توانات. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يشترون الضلالة يعني آياتكاني خو أجر كهدايتي تاعي أي قرن أي فروشن بتشي شي لمقابلة ورقرن ضلالة وقمراي سبحان الله ويريدون أن تضلوا السبيل. طبعا هوايتي بيدين أويا حزكات دين دار الذين هالقرينا توا سك أو كابراي وإما بس ما كده ملحدي وكاتي خوي شنصالك درس ديني خندو أمانة كاتا إسا خوي لترسا بهوي اشتيكوا هالقراوة والدين إسا بوي بكري همو خلق كابا بيدين سبحان الله ودوا لو تكفرون كما كفروا فتكونون سواء تا يكسان ببنوا حسكن هاوري خوان زور بلا جهنم سبحان الله نازلا اويش او نيتربي ببار قرسي يعني إسا تو خود غلط يا بكي تنيايا غلطه بس خلقيش چن كسيش راب يعني لسر او غلطه قشتي قنا حكيت تسرتو بله والله اعلم باعدائكم خوي تعالى خوي دشمنكان تان اناسينه اناسيتو بيتاني شي اناسينه خوي تعالى دشمنكان تان بجواني اناسيه وبيشتان اناسينه وكفى بالله وكيلا وبس خوي تعالى ببيبا وكفى بالله وليا وكفى بالله نصيرا بس خوي تعالى بال پشت و پشتیوان تان به بس خوي تعالى سرخرو يارمتي درتان به يعني انسان خوي بس پشت بخوي پروردگار ببسه خوي تعالى كافيه بو ايما. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى اله وصحبه اجمعين.